قسەیەکەیە لەناو خەڵکە پێغەمبەرانیش غەڵەتیان کردووە وە قسەیەکی بەتاڵە پێغەمبەران غەڵەتیان نەکردووە مخالفەی ئەولایان کردووە مخالفەی ئەولای یعنی چی؟ یعنی باشمان هەبوو باشترمان هەبووە ئەو لە شتێکە باشەکەی هەڵبژاردەوە باشترەکەی هەڵنەبژاردەوە ئەوەش غەڵەت نییە چونکە هەرچی هەڵبژاردەوە هەر باشی هەڵبژاردەوە والمنع عبس وتولى کە بۆ ڕەسوڵ الله دابەزی غەڵەت بوو نەخێر خۆ ئەگەر ئەو خەڵکە سەرە گەورانەی قوڕیشی هیدایەت بایە باش بوایان بەڵام الله جل جلاله ڕێنمونی کرد ئەمە کە تاالبی هیدایەتە باشترە لەوەی کە تاالبی نییە و تۆ بۆیە بێ بەها چاویشی نابی نابێ و لەسەر ئەوەش الله جل جلاله ڕێنمونی کردوونەتەوە بۆ ڕاستەکە بۆ باشترەکە بۆیە ناتوانانی بڵێ تووشی غەڵەت بوون ئەو بابەتانەش کە باس کراوە لە قورئان و سوننەتا بۆ ئێمە بۆ چییە؟ بۆی تەشریع بێ بۆ ئێمە و ئێمە پەندی لێ وەرگرین لەبەر ئەوەیە ئیگنا پێغەمبەران هەمویان معسوومن ئەو کەسێ بڵێ پێغەمبەران معسووم نین ئەوە کوفری کردووە لە دینە چێتە دەرەوە پێی بابەتێکی خەتەرە